عتبەی کوڕی غەزوان ڕزای خوای لەبێ چیچی ترە لە سەحابە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو بە والی بەسرە. بەسرەش لەو سەردەمەیە گەورەترین شوێنێک بوو کە واریداتی ئەهلی ئیسلامی بۆ ئەهاتەوە. هەرچی دەستکەوتی شەڕە بوو ئەهاتەوە بۆ بەسرە و یەک لەسەر پێنجی ئەڕۆیشتەوە بۆ مەدینە ئەوی تری تەوزیع کرایەوە لە سەربازەکان و لەو کەسانی کە ڕەشوڕوت و محتاجن لەو دەوروبەر. والیەکی وەکو عوتبەی کوڕی غەزوانیش لەسەریان تەوزیعیە کردەوە. ئەم پیاوە نازدارە خەڵکەکەی کۆ کردەوە لە مزگەوت و تاری بۆدان. سەیری کرد خەڵکی باوەشیان بە دنیاە کردووە لەو سەردەمەیە. ڕووی تێکردن و فەرمووی خەڵچینە دنیا بەرە و ئاوابوونە ڕوە، سەرەتای دنیا نییە. ئێوە خۆتان وا پێوە مەشغوڵ کردووە. ئەوە بزانن کە ئێوە بەرە و ماڵێکە ڕۆن کە باقیە و وەکو ماڵی دنیاتان نییە کە بفەوتێ و نەمێنێ. ئێوە لێرەوە ڕۆن بەرەو خێر، بەرەو چاکە، بەڵام چاکە و خێری کوێتان داناوە بۆ ئەوێ کردەوەی چیتان کردووە. ئەنجا فەرمووی بەخوا قەسەم حەوتەم کەس بووم کە ئیمانمان هێنابوو لەگەڵ پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام. خواردنمان نەبوو، ئەوەندە فەقیر بووین گەڵای درەختمانە خوارد، هەتا وەکو قەراغی لچولێومانی هەموو بریندار کردبوو. من بۆ خۆم عەبایەکم هەبوو لە بەینی خۆم و سەعدی کوڕی ئەبی وەقاسە کردمان بە دوولەتەوە بۆی بە عەورەتمانیەوە بگرین، کردمان بە پەشتەماڵ بۆ خۆمان، من نیوەی و ئەویش نیوەی. هیواشمان هەوە هەیە ئێستا لەو فەقیرێتیەوە ئێستا والیە و هەروە بە فەقیری ماوە. ئێوە بۆچی وا لە خۆتان گۆڕاون؟ ڕووتان لەخوا بێ. عوتبەی کوڕی غەزوان ساڵی تەواو کرد لە بەسرەوە بە والی، دوایی گەڕایەوە لای عومەری کوڕی خەتاب. سەیدنا عومەر فەرمووی ئەبێ ئەم ساڵی داهاتووش هەر والی بی. عوتبە فەرمووی وەڵی نامێوە والی بم و بە هیچ شێوەیەک نامێ ڕووم لەم دەسەڵاتە بێ. فەرمووی نا هەرەبێ ببی. ئەویش فەرمووی ئەمری خەلیفەم پێ ناشکێ. بەڵێ باش، ئەگەڕێمەوە بەسرە. لە ڕێگا ئەوەندەی دوعا کرد. عوتبەی کوڕی غەزوان کە سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆی نەبێتەوە بە والی. والی یەکێکی وەکو عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ. ئەی فەرموو اللهم لا تردني إليها، خوایە نەمجێڕیتەوە بەسرە. اللهم لا تردني إليها، خوایە نەمگەڕێنیتەوە بۆ بەسرە. خوای پەروەردگاریش دوعاکەی گیرا کرد و لە ڕێگای پێش بەسرە وشترەکەی چۆچی داو کەوت، ئەمیش کەوتە بن ملی وشترەکەیەوە و ڕۆحی دەرچوو. ئا بەو شێوەی ئەم پیاوە نازدارش کە دایمە ڕووی لە قیامەتی بوو ئاوا ڕۆیشت.